بە مەبەستی بە بازاڕکردن و ناساندنی بەرهەمی کۆمپانیا و شوێنکار و کەسبکارانی هەرێمی کوردستان یەکەمین فێستیڤاڵی بازاڕ لە کەلاری ناوەندی ئیداری گەرمیان دەستی پێکرد. ئەمڕۆ بەشداریم کرد لەم فستیڤاڵە بە کۆمەڵە بەرهەمی سروشتی کە دروستکراوی خۆمە، ئەنی هەر لە کەلارە دروستەکرێ، کۆمەڵێ بابەتی شامپۆیە، کرێمە، سابوونە، مۆڵەتێکیشمان هەیە. ئێمە مۆڵەتێکی پیشەیە لە سلێمانی وەرمانگرتووە لە ژووری پیشە سازی سلێمانی بۆ بابەتی سابوون و شامپۆ. لەم فترەی کۆرۆناشە هەندێک بابەتمان دروست کرد وەکو تاقیم، جڵی تاقیم، بابەتی کوحول و ئەو شتانە. بەشداریم کردووە لەم فستیڤاڵە بۆی بەرهەمەکانی خۆم بناسیێنم بەم خەڵکە بە زیاتر بە دەڤەری گەرمیان و ئەو خەڵکەش کە لە شوێنتر سەردانی ئێمە ئەکەن. بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئەمڕۆ وەکو کچێکی شاری کەلار بەشداریم کرد لە فستیڤاڵی بازاڕ لە کەلار وەکو خانمێک ئیشە دەستەکان و شیرینی و خواردن بەشداریم کرد و عەرزمان کرد لێرە. ئامانج لەم پرۆژە ئێمە لەم ئیشەمان ئەوەیە کە بەرهەمەکانمانە و ئیشە دەستانەی کە هەیمانە و ئەو خواردن و شیرینانەی کە دروستێکەین بە ئەم خەڵکەی بناسێنین کە تێ بۆ بازاڕیکردنەوە بە خەڵکی دەرەوە. لە فێستیڤاڵەکەدا 13 جۆر پێشانگا و زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و بیانی بەشداریان تێدا کردووە. بەرهەمی خۆماڵی و کاری دەستی خانمان و شیرینی و خواردنە کوردەواریەکان بەشی زۆری فێستیڤاڵەکەیان پێکهێناوە. بەشێک لەو بەرهەمانە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بەشداریان پێکراوە. ئێمە وەکو کوردەواری سابات بە چەند بەرهەمێکی خۆماڵی بەشداریمان کردووە لەم فستیڤاڵە. ئەم فستیڤاڵە عنی کارێکی جوان و باشە بۆ ئەوەی بتوانە خەڵک زیاتر ینی پشت بە خۆی ببەستێ و بەتایبەت ئەمانەی کە تەخەڕوجیان نەکردووە، ینی زۆرمان هەیە زانکۆی تاوا کردو بە ئیشە و دەتوانێت پشت بە خۆی بەستێ و بەرهەم لە کۆمەڵە بواردا ئیشکە. ئەم بەرهەمە خۆماڵانە وەکو ڕۆنی کوردیە، هێلکەی کوردیە، دۆشاوی توێ، ترێە، ڕۆبە هەنارە، بەرهەمان زۆرە ڕاستی و ڕەچاوی ئەوشمان کردووە کە قەیرانە و باری دارایی خەڵک باش نییە. ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن. وەڵا بە کەلانە و نانی هەورامی بە سەروپێ و یاپراخ و ئەوانەم هەمووی کردووە شتی کوردەواری و هیوادارم ئەو شتە کوردەواریانە خەڵک زیاتر بچێتەوە سەر شتە کوردەواریەکانی خۆمان. ئەمە لە باوباپیرانەوە بۆمان ماوەتەوە، ئێمە شتێکی جوان و خۆش فرێش تازە پاک بە لەزەت ئیتر ئاوایە بە ڕۆنی خۆمانەوەی کەیلون. فێستیڤاڵی بازاڕ یەکەمین و گەورەترین فێستیڤاڵی بازاڕە لە دەڤەری گەرمیان و ماوەی 4 ڕۆژ بەردەوامی دەبێت کە دەبێتە وێستگەیەک بۆ ناساندنی بەرهەم و کاڵای کۆمپانیاکان و هاوکات هەلی کاریش بۆ کۆمەڵێک لە هاوڵاتیان و گەنجانی ناوچەکە دەڕەخسێنێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.